ئەدەبیات و سیاست، ڕەوایەت و لێکدانەوە، بیرەوەری ڕابردووی ئاوێتەی ئازار و خۆشی، دەستکەوتەکان و خەسارەکانی لە جیهانی ئەدەبی نووسەر لەلایەکە و لایەکی ترەوە جیهانی سیاست و ڕۆژنامەوانی سیاسی. ڕەنگە ئاماژەیەک بێت باش بە ژیانی نووسەری کورد ئاوا هەما. نووسەرێکی کورد کە وەک هەندێکی زۆرتر لە نووسەران و ڕۆژنامەوانان و چالاکانی کورد وڵاتی جێهێشتووە و هاتۆتە هەندەران و لەگەڵ نووسینی دوو کتێبی داستان کار ڕۆژنامەوانیش دەکات. ئاوا هەما لە دایکبووی شاری سنا لە پارێزگای کوردستانی ئێرانە و ئەگەرچی هاوڵاتی کەنەدی هەیە، ئێستا وەک ڕۆژنامەوان لە کالیفۆرنیای ئەمریکانیش دەجێیە. خاتوواوە بەخێر بێن بۆ ئەم بەرنامە. سپاس دەکەم، سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابت و بینەرانی بەرنامەکەتان. زۆر سپاس. ئەگەر وەک ئاماژەم پێدا جەنابەت گەرەکت بێت پێناسەی لە خۆت بدەی، خۆت وەک ئێشتا وەک نووسەرێک پێناسە دەکەی یەک ڕۆژنامەوانێک؟ هەردووکی، هەم نووسەر هەم ڕۆژنامەوان. چۆن دەتوانی جیهانی نووسەر وەک جیهانی ئەدەب کە لە کایی سیاسی ڕۆژ بە دوورە لەگەڵ جیهانی ڕۆژنامەوانی کە بە تایبەت جەنابەت ڕۆژنامەوانی سیاسی دەکەی، بە تاکید پەیوەندی هەیە بە سیاست و ئەو کایە سیاسیانیە کە لەگەڵ دنیا و ڕۆحیات و هزری نووسەر ناخوێنی بێک و گرێ بدەیت؟ زۆر پێم خۆش بوو لە جیهانێکە بژایەتم کە مەجبور نەبایەتم کارم بەسەر سیاستە وایە، بەڵام کە کاری نووسینەکەی کە ژنی کە لە ڕۆژ هەڵاتەوە هاتووی سیاست لە ژیانە جیان نابێتەوە. سیاستیش نە بە معنایەوە کە تەرەفداری حزبێ بێ، لەوە منعکە ئاگادار بی لەمەکە لە دنیای دەرەوە چی ئەگزەرێ ئەوانەیە کە تەسمیمەکان ئەگرن و بڕواکانە دەن و تاسیرێکی زۆریان لەسەر ژیانی تۆ هەیە، چی لە ناویان ئاگەڕێ یانە بە چه ئەساسە بیر و بڕواکانیان ئەگرێت و بەخاطر ئەوە ئەدەبیاتیش لە ئەسڵا ڕێگەیەکە بتوانم تەحمڵ ئەو دنیای ناشرینی سیاسەتە بکەم. ئەدەبیات دنیای کەتیە زیاتر لە هەموو شتێ دنیایەکە کە بە جوان ناسانە، یانە وەکو دنیایەکی هۆنەریە، ئێتر لەویا باسی چیەکەی ئەوە گرنگ نییە کە چۆن باسەکەکەی. تۆزە تەعادڵ بەرقەرارکردن بین ئەم دوودانە دنیا کارێکی ئاسان نییە، چۆن کە کاری ڕۆژنامەوانیەکەی لە هەموو زیاتر ئەوەسە کە باسی چیەکەی چیاڵێ گەرەکتە چی بێژی کە ئەڕۆیتە دنیای هۆنەر و ئەدەب گەرەکتە چۆن بێهاڵی هەرە قسایانە ئەسڵنیش لازمێکی نییە، ئەلزامێکی نییە حتمما پەیغامەکەت لەگەڵ بێ، حتمما باسی شتە بکەی، حتمما بەحسە بکەی. کەواتە بەڕێزە دەتوانین بڵێن نووسەرێکی کە هەم ناچاری ژیان و هەروەها وەک ڕێگایەک بۆ گواستنەوەی ئەو بیرڕاکە هاتە ئاوێتەکەی ڕۆژنامەوانی بووی. ئەگەر بچینە سەر با بڵین بۆ بەشی یەکەمی باسەکەمان بچینە سەر بابەتی ئەدەبەکە و بەڕێز وەک نووسەرێک، من دەزانم کە دووتان بڵاو کرد کتێب یەکەمتان دەنگدانەوەی سەرزەمینێکی تر هەندێک داستانە لەو ژیانە کە با بڵین کوردێک ژنێکی کوردیا قەرمان داستانەکانی ئێوە لە ئێراندا ئەزمموی دەکات. ئەم داستانانە چەند پەیوەندی هەیە بە تەجروبەی ژیانی خۆتانەوە؟ بەستگەس کە باسی تەجروبەی ژیانی خۆمەکان باسی ئەوەکەن کە هەر لە ناو زندگی خۆمە لە تو ڕۆژە ئەم شتانە بووە یا باسی ئەوەکەن کە من لەو کۆمەڵگا کە ژیاوم چیم دیوە باشە یانە کاتکوا هەیە کە شتێ بەسەر دەراوسەکەتایە، بەڵام هەرویشە ئەوەندە بەشە لە ژیان توە کە ئەو شتەکە لە ناو ماڵی خۆتە بنە ماڵی خۆتە. ئەگەر بۆ دیدۆ توۆشایکەن کە ئەو شتەکە لە کۆمەلگا ڕوویەدا بەڕاستی باسی ئێشەکانی خۆمە، ئێشێکێکە شاید مستەقیمی خۆم نەبێ وەلە ئێشێکە کە وەکو ژنێک کە لە ناوڕۆژهەڵات ناوەڕاستە گۆرابی مەخصوسن لە بەشێک وە کوردستانە شتێکە کە حەسیەکەیت ئەتوانم بێژم تا حەدێ فرا شتێکە کە ئەیبینی شتێکە کە دەرکیەکەی وەلە لە ئاستش ئەتوانێ چیرۆکی ژیانی من نەبێ. مەسەڵەن یەکە لە چیرۆکەکان چیرۆکی پیاوەکە کە ژنەکەی سەرەتانیە کانسەری هەیە قژی ئەڕزێ چون خەریکی کیمی دەرمانیە. جا ئەم پیاوە ئێستا گەرەکیە سەر ژنەکەی بتاشێ زۆریش بۆی سەختە. پیاوەکە کوردە بەناو دیاکۆ گەرەکە مەسەڵەن سەر فرمێس بتاشە، فرمێس عەلاقەی هەست بە قژی، دیاکۆش عەلاقەی هەست بە قژی. دێ ئەم پیاوە چۆن گەرەکی ئێستا مەسەڵەن ئەم قەیچیە بێرێ بەسەر یامان فقط ئاو تەحنەسە ئاو تیکەیەکە لە ژیان باسی بیمارستان و کیمی دەرمانیش نییە، باسی ئەو لەحزەیە کە تۆ چۆن تەرەفرازیەکەی چۆن تەکیا قساکە تۆمان ئایا ئەمە بەشێکە لە ژیان من ئەرێ وەلێ من لەو ماڵا بووم شتێوان بەچاو دیوەنە شتێکم بیستووە شتێکم بیستووە
خۆم بە خەیاڵ خۆم درستم کرد. یعنی لەواقع ڕنگدانەوەی ئەو تەجروبانەیە کە مرۆڤی کورد بەتایبەت ژن لە ئێراندا ئەزمموی کردووە و لەم داستانە ڕنگدانەوەی بۆیەوە. بەڵام داستانی دووهەمتان کتێبی دووهەمتان وەک لایە باسی ئەو ئازا با بڵین ڕەوایەتێکی شاعرانەیە لەوەی کە بەسەر شەهید فەرزادی کەمانگەر هاتووە. بۆچی شەهید فەرزادی کەمانگەر؟ کە ئەماژەسان بەوەدا فەرقی ڕۆژنامەوانی و ئەدەبیاتمان کرد. ڕۆژنامەوان تێنووسێ ئەژێ مەسەڵەن لە ساڵی 2007 57 کورد لە سێدارە دران. یعنی ئەو کەسانە کە لە سێدارە ئەدرن یا مەسەڵەن 150 نەفەر زندانی سیاسی بوون تەبدیل دەبن بە ڕقەمێکن ئیسام ڕقەمە بوو بە 150 یا بوو بە 1500 ئەوەندە لە بناو بینەر و بیستەرە تەکانێ بە دڵیان نادا مەخسن ئەگەر مخاتەبی مەسەڵەن ئەمریکی و کەنەدەی بێ. ئێستا تۆ ئەگەر گەرەکسە کارە بکەیە کە دەفحەیتر کە کەنەدیە 20 یا ئەمریکای 20 کە کوردێ لە سێدارە درا ئەمەیانێ چی تۆ یەک دانە لەوانە هەڵەبژێری چیرۆکەکەی هەڵێ چیرۆکەکەی جۆرێک ئەبێ کە ئەم تەرەفە بەسەڵا هیومەنایزیەکە یعنی ئیتر عەدەد نییە ئیتر ئێستا تاکە کەسە کەسایەتیە کام بەڵا بەسریاتوە مەسەڵەن لە ناو چیرۆکەکەی فەرزادە فەرزاد ئەو کاتێکی خەریکن ئەو عەلی و مەهدی و شیرین و ئەمانە لە سێدارە بدەن فەرزاد تێ شکلات ئەدا بە هاوڕێکانی ئەژێ باوە لە حسەکە تەنەفەکە خەنە شتێکی تامێکی خۆشە نادەمتانابێ جا من نازانمە بەڕاستی شتووە بووە یا نەبووە بەڵام هەر ئەو وردە کە هەست لە ناو ئەو داستانە زۆر خەڵکێکی کە میدیا دیسنتسایزیانەکە یعنی حساسیەتیان لە خەبەری خراو لە حەواڵی خراو لە سەنەتەوە بەڕاستی ئەوەندە حەواڵی خراو ناو دنیا زۆرە کە هەر بەخاترەوە بتوانین سەرواکەین حساسیەتەکانمان لەدەستین چیرۆکیە ئەو حساسیەتە داانێ کەسر تەرەف دڵی داچەڵەکێ کە کەسێکیان لە سێدارەدا ئەکەفێ دەبیر لایەلایەکان فەرزاد یعنی فەرزاد لاسڵا ئەبێ بە نوێنەرێ بۆ تەواو زندانیە سیاسەکانی کورد لە ڕۆژهەڵاتە. بەڕێز کتێبەکانە بە ئینگلیسی نووسیوە هەرچەند دیارە کەسانی کشن کە وەریانگەڕاتەوە بە فارسی یا بە کوردی پرسیارەوەیە کە ئەو ڕەوایەتەکە بۆ جەنابەت تەجروبەی زیستەیە لەگەڵی ژیاویت لە نزیکۆ دیوتە دواتەوە ڕۆژنامەوان بە دوای هەواڵەکەیە چووی چێ ئەوەی کە لایەلایە بۆ فەرزادی کەمانگەر چێ دەنگدانەوەی سەرزمینێکی تر چۆن توانیوتە لە زمانی ئینگلیسیدا بۆ خوێنەری ئینگلیسی خۆت جۆرێک با بڵین لێی حاڵی بێت چون جۆرێکە دەکوترێت ئەو شتێکی ئێمە لە ئێران تەجروبەیەکەین تەنیا ئەوە نییە کە ئازارمان دەدا زۆر سەیرەوە فەهمکردنی لێ تێگەیشتنی بۆ خوێنەری ڕۆژئاوایی زۆر گرانە. درستە هەر ئەو پرسیارە هەڵەگەڕێتەوە کە وەکە مەسەڵەن وەک مەسەڵەن ژنێ کورد خۆ مەسەڵەن پیا و دەردی ژن کورد تامەگەر تا چه حەدێ دەرکەکە بۆ چه باسیەکە وەلا ئەشە لە جێگەی کۆ دەستی پێ بکەن قام ئەوڵ هەڵگری قام دوم هەڵگری قام سێوم هەڵگری هیچ کەسێ ئینتزاری نییە لە دوورۆ کە من یەکەم جار چەند باس کوورد دەکەم ئێستا کورد ناسراوە 10 ساڵەوە بەرکە من هاتەوە ئەوان بوت کوردیان وت کورد چییە کەس نەیبست بوو بەڵام شتەکان ئەگۆڕگێ کێشەیە کە من هەمە وەکو مەسەڵەن نووسەرێکی کورد ئەوەسا لە کۆمەڵگایك ئەژیم کە گەرەکمان چیرۆکێکیان بۆ بڵێم یان ئاسان چیرۆک نا مەسەڵەن منێژم ئەم لیوانە ئاوێتیایە باشە بە منێژن ئەرێ تۆ بناوە مەڵەت کێیە باوکت کێ بووە سەر بە کام حزبی نازانم تەمەنت چەنە چەند ساڵە هاتوویتە دەرەوە لە وڵات خەڵکی کوێنێ سنەی خۆ خەڵکی سنەی یا پارێزگای سنەی یانێ بەژێگەیەوە باسیەوە بکەن کاغەگەن ئەمە ئاوێتیا هەیە یا ئاوێتیانە خەریکن یەکسەر ئەنازەگیریتەکەن یانە ئەو کۆمەڵگا بەم ڕاحەتیە قسەی تۆ چیرۆکی تۆ وەکو چیرۆکە بە تەنیایی ناناسەشە ڕەبتی بات و ئەنازت بگرێت و سایز و بگرێت و تازە بڕوایشە پێ ناکایەنە حتممە نەشێت حتممە گەرکیانە بێژن تۆ حتممە لایەنگیری ئەم بەشیت و یاوە بەشیت و یاوە بەشیت لە پێشەوانەوە لە دنیای ئەمریکای باکوورە ئەوان شاید ئەوانیش بۆ خۆیان تاسبات خۆیانیان هەسیانە هەموو شتێک قبول ناکەن یانە ئەوانیش سەختە بۆیان قبولکەن کەسێکە کۆچبەرە هاتووە مەسەڵەن ئینگلیسی لە مناڵیۆ نازانە یا لێرا لە دایک نەبووە ئەو چۆن نەتوانێت چیرۆک بێنە یانە یەکسرە بەردەمت پڕۆیا لە بربەست کەشێ بربەستی کۆمەڵگای خۆت بشکێنی بربەستی کۆمەڵگای ئێرا بشکێنی بەڵام لە نەهایەتە حازرن تۆزە مەحدود ئەو فەزاتە پێبن کە تۆ لەویا بتانی چیرۆکەکەت بڵێ بەڵام تا چه حدێ تۆ ئەتوانی ئۆمقی پێبێت تا چه حدێ ئەوان دەرکیەکان مەسەڵەن ئەوان چوزانن فەرقی بینی چوزان و ڕۆسەری و چادر چییە باشە بەوان حجابێتر
تا چه حدێ ئەوان دەرکەکەن زۆر کەم بەڕاستی زۆر کەم بەڵام ئەو تەسیرێکە چیرۆکەسی بازم زۆر فەرقەکە لەگەڵ ئەو کارەکە ڕۆژنامەوانی هەیە یانە من خەڵکی کەنەدیم بۆ کە ئێژە مەسەڵەن 5 ساڵ بەر نێزانێ کورتکیە گوێچکێ لە لایەلایە فەرزادداوە دەستی کردووە بە گیریان کەسێکە تۆ دەفە بێژە پێ کورد نازانێ مەسەڵەن بە کورد احتمال لەس بێژە قودس فەرق کورد و قودس نازانەوە لە تاسیرێکی ئەسلەمە یعنی زمان ئەدەبیەکە کارگەری لەسەر بوو بۆ تێگەیشتنی ئەو ئازارە کە جەنابەت لە با بڵێن لەو کتێبە تێگوازیتەوە بۆ خوێنەرەکەت پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر توانیم تە زمانی بدۆزیتەوە کە تا حدێک لەگەڵ خوێنەری ڕۆژئاواییدا پەیوەندی بگرێ ئەی چەند ژنبوونی بەڕێزت وەک ئەزمموی ژن ژیان لە ئێراندا کە دیارە لەگەڵ ئازار و ستەمێکی زۆرە چەند ڕنگدانەوەی لە کتێبەکانە هەیە ینی ئەگەر نێوی نووسەرەکە لابین چەند خوێنەر دەزانێت کە ئەمە نووسری ئەم کتێبە نووسەرێکی ژنە و ئەم ڕەوایەتە ڕەوا جۆرێک ڕنگدانەوەی زمانێکی ژنانی تێدا ئەگەر قابین بە زمانێکی ژنانە بە نظر من زۆر ڕاحەت ئەتوانێت دەشخیسە باشونەوەڵەن داستانەکان هەمووی لە ئێرانە هەیە سێتینگی داستانەکە جەیەکە ئێرانە دوایویشە داستانەکان حەفتدانە داستانەکان لە زوانی ژنەوە هەست دوومەمەکە وەختە پیاوتێ باسی خەمیژنەکە شتێک مەحدودی لێزانە هەروە کە مەسەڵەن ڕۆژاوایی زۆر هەن کە باسی کێشەی کوردەکان بەڵام ئەو شتێکە تێگەیەن شتێکی زۆر سەتحیە مەسەڵەن باسی ژنەکانی یەپەژە لە تەواو میدیای دنیا بڵاو بووە بەڵام ئەم باسی ژنی یەپەژە هیچ وەخت نەبووەوە کە ئەمانە لەکوێوە هاتوون باسی ژن لە کێوە دەستی پێ کردووە ئەمانە خۆ لە ئاسمانیان نەکەوتونە خوارەوە مێژوویەکیان هەیە نا فقط بوو بە شتێکی ئەو girls with guns فقط ئێستا ئەو ژنێکە تفەنگ بەدەستیەوە هەست و زۆر هاتەوە یونیفۆرمەس یانە کە کەسێک لە دەرەی شۆتێ قسەی تۆکە دەرکێکە هەیەە لێت مەحدودە غێرەزەوە خۆمەحوەربینی ئوروپایی و ئەمریکاییشی تیا یانە ئەوان کۆلتری خۆیان بە ئەستانداردانن تەن قیاسی ئەگرن لەگەڵ تۆ پس بەخاترەوە گەرەکیان بە کۆلتری تۆ دەرکەن لەگەڵ کۆلتری خۆیان مقایسەکەن چەنە لە من دوورە چەنە لە من نزیکە ئەمەیە لە من دوورە ئەمەیە لە من نزیکە بەخاترەوە ئەگەر کەسە سەیریکا بە نظر من ڕاحەتە توانێ بێژە کە ئەم داستانە حتمما ژن نووسیویەتی ژنی کورد نووسیویەتی زۆر چاکە بەڕێزت بەردەوامی لە بابدەی نووسیندا لێرەوە گوند دەزانم کتێبێتی شت هەیە خێرکە ئامادەیە بۆ بڵاوبوونەوە ئەو کتێبە چی ئایا ڕەوایەتی ژیانی تۆ لێرەیە لە کانادا یا باز دەگەڕێتەوە بۆ ئەزمونەکە لە کوردستان لە ئێران بووتە ئەو کتێبە چیرۆکی بنەماڵەیەکی کووردە کە نیوەیان کوردی باشوورە نێوایان کوردی ڕۆژهەڵاتن و ئەم چواردانە یانە دایک و باوک و خوشک و برا هەر کامێکیان بە جۆرێ لەگەڵ چۆسانەوە دیڵەکە مەسەڵەن یەکێکیان حەزەکە بڕێبێت بڕێبێ بە پەشمەرگا یەکەتریان نەژەنا من گەرەکمە بڕۆمە دەرەوە لە وڵات کۆشکم یەکەتریان نەژەنا من ئەسڵەن گەرەکمە بیری پێ نەکەم و ئەسڵەن خەمێنیە لە زندگی منە باسی نەتەوەیە چی و باسی ژنی چی ژیان زۆر خۆش هێش کێشێکی تین یانە چوار ڕەوەشە لەگەڵەمەکە تۆ لەگەڵم چۆسانەوەی کۆلتوری و نەتەوەیی و ئەمانە چۆن نەتوانی سەرەکە لەبێ و هەر کامێکیان بە ڕەوێشێکە هەستیانە هەیەانە زندگیێک و ئایندەیەک جیایانە بێ هەردووکیە یانە هەم باسی ژیان لە دیاسپۆراس هەم لە کوردستان لە نێوخۆی وڵاتدای چاوەڕوان دەکەن کە بەم زوان کتێبەکە بڵاو بێتەوە لێرا کتێ وەختێکیش بڵاو بێتەوە ئەچێتە ناوەوە 3 ساڵە یانە من بەڕاستی نازانم ناشرگەرێکی کەی ئەم کتێوە دەربێرە بەڵام ئێستا دوایەوە کە بورسەکەم لە پەنی کانادا بردۆ کتێبەکەم ئێستا ها بەدەست پرۆفسۆرێکەوە لە کانادا کە ئەو خەریکە سێریەکە کە ئەو تەوا بوو ئەیدەمە دەست ئەیجنت کەتر ئەیجنتە بێ بڕوا بە دوای پاڵشار لێرە داستان بڵاوکردنەوە داستانی حەفخانی ڕۆستەمە وایە ڕەنگە ڕۆژێک بێ داستانی ئەوەش بنووسن بە ئەزمون ئەو ئەزمونەکە دەرە کردوتانە ئەگەر هەر بۆ پەیوەندی ئەدەبەکە و سیاسەتەکە لە ژیانی ئێوەدا پرسیارەوەیە کە بەڕێزت وەک من دەزانم لە ئێران مامۆستا بووی وانەی ئینگلیسی دەوتەوە لە زانکۆ و کالج و ئەمانە ئەگە ناتای دەرەوە ئێستش هەر مامۆستا بووی یا با بڵێن هەر ئەبووی بەنووسەر لە ئێراندا من لە ئێران هەردووکیشیمە کردیانە لە جەنوپەری و چەندانە وەبسایت بۆ سری چیرۆکم بڵاو کردەوە بەڵام خۆ لەوێ مەحدودیت زۆرتر بوو لەسەر سانسۆرۆمانە کە چێتوانی بڵاوکێتەوە من بەڕاستی پێم وانی ئەگەر لەو کۆمەڵگا بمایەتم بمتوانایە ڕشتێکم کردایە من زۆر کێشم بوو لەگەڵ کۆمەڵگا هەم لە بواری سیاسیەوە هەم لە بواری کۆلتۆریەوە یانە ئەمدی وەکو ژنێکی کورد هەمە بێ لە دوو جبهەشە هەم زەمان شەڕکەم هەم بۆ پیاسالاری کۆمەڵگای خۆم هەم
باسی نەتەوەیی و کورتیمان وە زۆر سەخت بوو یانە جێگەی ڕۆشتکردن و ئەدامەدان و منیش بنیامێک سەبور نەبووم هەداقل ئەو کاتەکە لەویا بوو نەمەزانی بەڕاستی چۆن لەگەڵ ئەم هەموو کێشە ئاز دەرکە چون نامتوانی چاوم بوەسم نامتوانی حەلیکەم بخۆم حداقل لە باری دەرونی و فکر ناکەم لە شرایەتێکی باشە بۆیەتم لەویە حتا بیر لەواکەم و ئەم هەموو ژنە لە ڕۆژهەڵاتە کە خۆیانە کوژن خۆیانە سووتنن شاید وەک من دەستیان پێکرد شاید ئێستا لە من زۆر باشتر بووایەتن چون هەمانە ئەبێسین کەبرا ژنەکە پزیشک بووە دوکترە بووە یا مەسەڵەن کچێکی 8 ساڵە بووە خۆی سووتاندووە کێژێ ژیانی من لەگەڵەوانە فەرقی ناکرد بۆ هەموو فشارۆ لەوێ هەیە ئەوەی کە ئێستا هاتوونتە دەروی وڵات ئەو ئیمکانی پێداون کە بە شێوازێک بەڕێزت ئەو شتێکی حەزت لێ بوو ئەدەبیات بچی بدوایە و لە عینی حاڵدا ڕێگەشت بۆ کراوەتەوە کە وەک ڕۆژنامەوان هەم ژیانی خۆت ئیدارە بکەی هەم بە جۆرێک پەیوەندی بدەی بە ئەدەبیاتەکەەوە ئەو بە شێوازێ توانین بڵێن بەڕێزت لە دەروی وڵات لە هەندێران سەرکەوتوو بووی لە دیاسوای کوردیدا ئەم سەرکەوتوبوونە دەگەڕێنەوە بۆ با بڵێن هەر خواستێکی شخصی ئرادەیەک بۆ ئەوە کە ئەم ڕێگە بڕۆیت و لە نەهایەتدا تا حدێکی زۆر بە ئامانجەکانت بگەی یا ڕەنگە پەیوەندی هەبێ بەو ئیمکانەوە کە بۆ جەنابەت خوڵقاوە لە کانەداوە وڵاتێکی ئازاد بە نەزەرم هەردووکی یانە زۆر کەس هاتووەتە دەرۆ لە هەندێران و ژیانیشی نەگۆڕاوە زۆر کەسیش لە ڕۆژهەڵات ماوە زۆر بە چاکی توانیوە ژیان بواتە بەرەوە بەخاطرەوە ئێرادەی تاک شتێکی زۆر گرنگە بەڵام غێرە زەویشە شرایط محیطیش ناتوانانی بێژی تاسیرێکی نییە یانە کە تۆ کێ هەست لە ناوژیان تا کێ ساپۆرتەکە کێ بەرزەگرێ کێ یارمەتی دەدا مەجموعەک شتە کە باعثە بە کەسێ بتوانێت سەرکەوتو ببێ یا سەرکەوتو نەبێ تەرکیبێکە لە هەمووی جەنابەت جگە لە تەجروبەی ژیان لە کەنەدادا ئێستش لە ئەمریکا دەژیت ئەم من وەک دەزانم ئەم بە گواستنەوە ئەگەرێتەوە بۆ ئەو پێ ئەو شتانە کە پێویستیە بە ئیشتانەوە هەم ئیشی خۆتان هەم ئیشی بابێژین بنە ماڵەیتان بەڵام ئەگەر بەراوردی بکەن کانەدا و ئەمریکا بە نسبەتی ئەوەی کە فرسەتێکی خاتە دەست کۆچبەرێکەوە یا پەنابەرێکەوە کەسێک کە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە بتان وایە کام کۆمەڵگا ئامادەترە بۆ ئەوە کە ئەو شانسانە بخاتە بەردەسی کەسێک وەک جەنابەت بۆ بتوانێت زیاتر توانایەکانی خۆی نیشان بدات ناشاکە من لێرەشە ئەستاسەکەم بۆ ئیمکانێکە لە کل هەم لە ئەمریکا لە کانەدا لە ئیمکانێکە بە کۆچبەری ئەدەن زۆر مەحدودە یعنی هەر لە پەراوێزە ئەبێ بمێنی ناتوانێت لە حد زیاتر بێتەنەوە مەخسنەگە لێرە لە دایک نەبووی شاید نسلی دوای تۆ تۆزە بتوانە بچێتە بەرەوە نسلی دوای ئەو تۆزە بشواتە بەرەوە یعنی ڕێگەت ئەدەن بەریشت ناگرن من هەمیشە ێژمەژم لە کوردستانە نەیانە هێش قسە بکەم لێرە قساکەم کەس کەشکە نادام یعنی ئێرایشە سەقفی هەست بەڵام سەقفی شیشەیە سیمانی نییە دیوارەکان دەورە دیوار سیمانی نییە شیشەیە تا نەڕۆیتە بەرەوە نەخۆی بەسەرۆبتیە متوەجیان نابێ ئێستامەکە کانەدا ئیمکانە زۆرترەدا یا ئەمریکا من بەڕاستیت ناتوانم لەسەر هەردوو وڵاتەکە قسە بکەم چون تەجربەی من لە کانەدا مەحدودە بە تۆرۆنتۆ تەجربەی من لە ئەمریکا مەحدودە بە کالیفۆرنیا هەردووکیان خاسی و خراویانە بە نەزەرم فەرقێکی زۆر گۆرەیان نییە بە یەکۆز بەڕای من هەردووکیان بە یەک ئەنازە فەزادن بە کۆچبەر بە یەک ئەنازش بەرچەگرن لە حەدە زیاتر ناتوانێت ئەزمونتان وەک کارکردن لەگەڵ میدیایکی کوردیدا وەک ڕۆژنامەوان چەند گونجاوە لەگەڵ ئەو باوەڕانە کە هەتانە ینی ئایایەوە وەک ڕۆژنامەوانێکی کورد لە دەروی وڵات ئازاد بوون بۆ دەربڕین ڕای خۆتان یا و گوشارە کولتوریانە کە لەسەر ئێوە وەک ژن و هەر وەک کورد هەیە لێرش بەردەوام بووە لە باسی کۆمەلگای کورد لە دەرەوەکەین یا باسی میدیای هەموو کۆمەلگای کوردیە کە تۆ بینێت هەم ئەو میدیایە کە تۆ کاری بۆ دەکەی لە باسی میدیای ئەمریکاییە ئەو فەزا کە ئەیدن بە کورد زۆر مەحدودە حەقیشیانەشون بەڵەخەرە قەرار نییە بە بەنگلادش هەرەوە یا بە کوردستان هەرەوە فەزا بدەن کە بە ئەمریکای ئەدەن لە نەزەر سپیسە مەحدودە کە مەسڵەن فەرزکە لە نیویۆرک تایمز هەیە لە نظر باسی کۆمەلگای کوردیشەوە بەنظر من هاتنە دەرەوەی لە وڵات تەغییرێکی زۆر بنیادی نادا لە کۆمیونیتی ئەلبەتە من شتێکە کاشە لەسەری ریسرچ بکردگە من خەریکم فقط ئەو شتێکە خۆم دی و باسی یەکەم ناتوانم بێژم هەمووی کوردەکان لە دەرەوە بە یەک جۆرەژین چون کوردمان هەیە لە دەرەوە وڵات قەتڵی ناموسی شتەکە
کوردیشمان هەیە کە فکرەکان چۆن قەتڵی ناموسیناکە ئیتر زۆر ئیسە تێکەوتووە و ئیسەیتر زۆر فەمینیستۆمانە نازانێ وشەیەکە لە ڕۆژە بەکاریە بە مەسەڵەن پیاوای وت پیاوای کرد بێ پیاوەتیم لەگەڵا بکە هەر ئەو وشەیشە خۆی ئەتوانێت ئەو ستەمە بەژن باستۆلی دۆکاتەوە. زۆر سپاس خاتو ئاوا هەما بۆ بەشداری لەم و توێژەدا. سپاس دەکەم لێەوە خۆشحاڵ بووم.